پەیوەندێکمان لەگەڵای بەڵێ السلام عليكم. دایکی محەممەد فەرموو خوشکە باشەکەم سلام خواه لبی مام الصلاة. سڵاوی خوای پەروەردگار لە دایکی محەممەد و هەموو خوشکانی مسلمان سوپای گەورە سەلامەت سلامت يا ربي جزاك الله خير خواه گەورە پاداشتی خير وشكر من دان باتۆ يا ربي. خوا سەلامەتتان کە فەرموون. دەستەکانت خۆش بێ مامۆستا دەستخۆشی تەوەرەکە لێ دەکەم بەڕاستی تەوەرێکی جوان و وتەکانتان ئێوە هەر بۆ خۆی مامۆستای یاینی خۆی لە خۆی دابوو ئێمە قوتابخانەیەکەن من بەرنامەکە بۆ خۆت زیاتر بەجێ دێڵم بۆی بۆ خۆم و هەموو هاوڕێیان سوزمان زیاتر لە تۆ وەرگرتووە و وەریگرین زیاتر بەزێک دوو پرسیارم هەیە ئەگەر جوابم دەیتەوە مەمنون دەبم. خوشکە باشەکەم سپاس دەکەم فەرموو پرسیارەکەمت دادەگەن. مامۆستا لەبارەی خێرکردنەوە بە کەسێک ئەگەر بمەوێ کەسێک دەوێت خێرکە بە ماڵێک کرێتی معاشی نییە بەڵام ئەو کەسە دەزانێت پیاوەکەی ئەو ماڵی نوێژ ناکە بەس ژنەکە نوێژ دەکا ئایا دەتوانێت خێر بەو ماڵانە خێر بەو جۆرە ماڵانە دەسیا لە مانگی ڕەمەزاندا؟ بەڵێ تاو پرسیاری یەکەم مامۆستا. پرسیاری دووەمیشم ئەگە کەسێک هیچ دوو کەس دڵیان لێ کێشاوە بەس دڵهێشانەکە شتێکی وا نەبوو بەڵام کەسی بەرامبەر بۆ نمونە من چەند جارێک ئەوەم کرد یعنی هیچ کێشەم لەگەڵ ئەو کەسەی نییە چوومە ماڵی تەلەفۆنم بۆ کردووە هیچ کێشەم نەبووە و هیچ مشکلەم نییە بەڵام ئەو ئێستا نە تەلەفۆنم بۆ دەکەن نە هەواڵم دەپرسێ لە هەمان کادا لە خوێن و گۆشتی خۆشمە هیچ مشکلێکی ڕووی نەداوە لەسەر هیچی خۆڕایی ئایا من گوناحبار دەبم میشیت کە تەلەفۆنی بۆ نەکەم و نەچمە سەردانی؟ دەستخۆش بەڵێ دەستەکانت خۆش بێ خوای گەورە پاداشت بداتەوە. دایکی محەممەد خوشکە باشەکەم خوای گەورە لە ڕازی بێ دەستی جەنابیشت خۆش بێ خوا بتان پارێزە خوارد لەگەڵ. دەبارەی خێرکردن بە کەسێک کە کرێچین کە نەبوو نەدارن بەڵام ژنەکە نوێژ دەکا و تاعەت و عیبادەت دەکا پیاوەکە بەداخەوە نوێژ ناکە لە مانگی ڕەمەزانت خێر و سەدەقەیان پێدەشیا بەڵێ یارمەتی ئافرێتە بەڕێزە بدەن و ئینشاءالله بەڵکو ئەم پیاوەش کافر نییە ئەگە ئینکاری نوێژەکەی لە دڵەوە نەکە و خۆی بە گونەهباری قاپی ڕەحمەتی خوا بزانێ مادەم کرێچین نەبوو نەدارن بەڕاستی ئینسان واریدەتیشی هەیە ئەگە کرێچی بێ زۆر پێوەی دیارە ئەنجا لەگەڵ نەبوونیەکەشە و ئەم ژناش نوێژی تاعەت و عیبادەتی خوا دەکا منداڵەکانی خوا ناسن خوشکە باشەکەم سەرفترە زەکات ئەمانەبی دەنێ دەستی ژنەکە و ژنەکەش بۆ ماڵەکەی سەرف دەکاوە ئەم پیاوەش ئەگەر ژیری بخاتە کات لە سەیری کە ئەم ئیسلامە چەند بەڕەحمە ئەم مسلمانانی ئەهلی نوێژ و تاعەت و عیبادەتی ڕەمەزانەوە تا چاویان لە ماڵی منە بە ئیزنی خوای گەورە ئەو نێتەشی بێنن خوای گەورە ئەم بەخشینە بکاتە هیدایەتی ئەم پیاوە وەگە هەر نوێژی نەکرەوە پەیوەندی بە خۆیەوە هەیە بەڵام ئەم ماڵ و منداڵە پێویستیان بە هاوکاری هەیە ئینشاءالله زەکات و سەرفترە و خێرەکەتان لەسەرلا دەچێت. دوو کەس عاجز بوون دیارە خوێن و گۆشتی یەکن خزمن ئاژ نابێتەوە تەلەفۆنت بۆ کردو چوویتە ماڵی ئەو هەڕووی گەژنی ئەوانە یا خوشکە باشەکەم دایکی محەممەد ئینشاڵڵا تۆ لە پێناوی خوادا گونەهبار نابی تازە مادەم دوو جار سێ جار کەسێک ئاوا تەلەفۆنت بۆ کرد بەڵام تەرکی عەلاقە هەر مەکە بە قسەی برای خۆت بکە بە قسەی مامۆستا بکە ئینشاءالله جەژنی ڕەمەزان هاتە پێشەوە جارێکی تەلەفۆن بۆ بکە جەژنی قوربان جارێک بچۆ بۆ ماڵی ئەگەر ئەو ڕووی لە تۆ خۆشتر بوو ئەگەر ئەویش استیقبالی تۆی کرد والله دەجار ئەجر بۆ تۆ دەنووسێ و گوناهیش لەسەر ئەو لادەچێ و خوا پاداشتی ئەویش دەداتەوە ئەگەر زانیت لە جەژنەکەشە هەرڕوو لە ماڵی خۆش یا ڕووی هەر خۆش نەبوو بە تەلەفۆنەکەش دوایەوەی کە ئەو هەر جوابی نەبوو تۆ جارش کەش کردت ئەوە مناسبەتەکە هەر مەبسڕە مادەم گۆشت و خوێنی خۆتە بانی والله تەعزیەک دەبێ دڵنیام دەبێ هەر بچنەوە لایەک بە ئەم پەیوەندیە ئەم تاڵەموەکەی معاوی پێ دڵن هەر بمێنێ لە جەژناندا تەلەفۆنێکی بۆ بکە نامەیەکی کاگە تەلەفۆن نەکرد نامەیەکی دەنگی بۆ بنێرە جەژنە پیرۆزەیەکی بە نامە ئاراستە بکە بە نووسین ئەو پەیوەندیە بمێنێ بەڵام تۆ لە قیامەتە هیچ گوناهێکت لەسەر نییە کاتێککە کەسی بەرامبەر هەر نەفرەتی کرد هەر بەداخەوە بە قسەی شەیتانی کرد و دڵی پانەبەوە دایکی محەممەد تۆ هیچ گوناهێکت لەسەر نابێ بەڵام بە ئەو تاڵەمووە هەر بمێنێتەوە لە بینە بە نامەیەکی دەنگی یان بە دێڕێک نووسین بێ یان بە جەژنە پیرۆزەیەک بێ یان بە چوونە ماڵێک بێ جار و بار نەک هەموو جار